بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير سورة مريم قيشتنا آيات الشست والشش. ليرش دفرمت باسي هلوستي بباوران دكا سبارت بقيامت وبزندوبونوا وخواي قورا هندك دليل عقلي بويان باز دكا كبالغن لسر اوي كزندوبونوا بخواي قورا کارێکی زۆر ئاسانە و ئەوەی ئینسان ئینکاری بکە. دا دەفەرمێ وەیەقول الئینسان و وەیەقول دەڵێت مرۆڤی بێباوەڕ ئەئیدا ئایا کاتێک ما میتتو کە ئێمە یا من مردم لەسەوفە لەمەودووە ئوخڕەجو یعنی دەهێندرێمەوە دەرێ حەیە بە زیندووی. ئەوە وەکو بە حیسابی خۆیان سەرسوڕمان لە زیندوو بوونەوە یا ئینکاریکردنی زیندوو بوونەوە کە باسی زیندوو بوونەوەیان بۆ دەکرا و دەیانگوت قیامەتێکەیە و لێپرسینەوەیەکەیە، هەندێک جار بە گاڵتە و هەندێک جاریش بە سەرسوڕمانەوە دەیانگوت چۆن دەکرێت ئینسانێک بوو بێتەوە خۆڵە مێش و هەزاران ساڵ بەسەریدا تێپەڕی بێ وەک خۆشی جارێکی دیکە سەر لە نوێ زیندوو ببێتەوە. وەیەقول الئینسان ها دەڵێت مرۆڤ، بەڵام مرۆڤی بێباوەڕ تەبعاً، ئەئیدا ئایا کاتێک ما میتتو کە من مردم لەسەوفە لەمەودووە ئوخڕەجو حەیە دەهێندرێمەوە دەرێ لە قەبر و لە گۆڕ و زیندوو دەبمەوە یا دەهێندرێمەوە دەرێ بە زیندووی. خی گەورەش دەفەرمێت ئەوەلا یەذکر الئینسان و ئایا بیر ناکاتەوە ئەو مرۆڤە کەئەننا خەلەقناه بێگومان ئێمە ئەومان دروست کردبوو من قەبل پێشتر وەلەم یەکو شەیئە لە کاتێکدا ئەو هیچ شتێک نەبوو، باسشی نەبوو و بوونیشی نەبوو. خوا لە نەبوونەوە ئەوی هێناوەتەوە بوون، ئێستا کە هەیە و دەمرێ بەبێ گومانی تەبان هیچ عەقڵێک نابێ شتی لەو بابەتە بڵێ ئەگەر ژیریەکە ئیشە بکە قەناعەت بکەی بۆی کە خوا یەکەم جار دروستی کردووی لەوەی ئینکاری نەکەی، بەڵام کە باسی زیندوو بوونەوەی هات کەوێ نکۆڵی کردن. ئەو گەورەترین بەڵگەیە. خی گەورە لە چەند شوێنیشدا کە باسی بەڵگەی زیندوو بوونەوەی دەکا ها دەفەرمێ ئەو خوای کە یەکەم جار دروستی کردووی زۆر ئاسانتر دەتوانێ زیندوت کاتەوە، هەرچەندە ها زەحمەتی و قورسی بۆ خوای نییە. یەکەم جار دروستکردنەکەی چۆن بووە، دووەم جاریش کە دروستی دەکاتەوە بە هەمان نظام دروستی دەکاتەوە. یەکەم جار کە دروستی کردووە بە کونێک دروستی کردووە، وایە بێک فەرمانێک کە زیندوشمان دەکاتەوە هەرچی مەخلوقات هەیە بێک کونێک بێک فەرمانێک لێک کاتیدا زیندویان دەکاتەوە، نەک یەک لە دوای یەکیش. ئەوە بۆ خوای هیچ جێگای سەرسامی نییە بۆ کەسێک ئیمانی بە دەسەڵاتی بێسنووری خوا هەبێ. بەڵام بۆ یەکێک کە خوا ناناسێت و کە دەسەڵاتی خوای لەگەڵ دەسەڵاتی خۆی بەراورد دەکا ئەو جۆرە گومانانەی بۆ دروست دەبێت. جا خوای گەورەش بە سەرسوڕمانەوە دەفەرمێ ئەوەلا یەذکر الئینسان و ئایا بیر ناکاتەوە ئەو ئینسانە ئەو مرۆڤە کەئەننا خەلەقناه بەبێ گومانی ئێمە ئەومان دروست کردبوو من قەبل پێشتر وەلەم یەکو شەیئە و ئەو هیچ شتێک نەبوو کە دروستمان کرد، لە نەبوونەوە هێنامانەوە بوون، چۆن ئێستا زیندوی ناکەینەوە. ئەو جار خوا دەفەرمێ پێیان بڵێ نەکەر زیندووکردنەوە، ئەگەر هەر زیندوو بوونەوە بێ زۆر مەترسی تێدا نییە. چۆن ئێستا ژیانت هەیە، جارێکی دیکە ژیانت پێ بدرێتەوە یا دەرفەتێکی دیکەت پێ بدرێتەوە، بەڵام خوا دەفەرمێ فەوەڕەبیکە سوێن بە پەروەردیگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم نەکەر زیندووکردنەوە، ئەو هیچ زیندووکردنەوە قسەی تێدا نییە. دواتر لەنەحشورەنەهم کۆشیان دەکەینەوە لە یەک دەشت لە یەک جێگا بۆ تەبان محاسەبەکردن و لێپرسینەوە. وەشەیاطینە یعنی لەگەڵ ئەو کەسانشی کە ئەوانیان یاخی کردووە، ئەوانیان سەرگەردان کردووە، ئەوانیان لە خشتە بردووە. ئەو جار هەرەوەندەش نییە کە کۆ بکرێنەوە. ثم لنحضرنهم پاشان سوێند بێ هەر هەمویان ئامادە دەکەین و حازریان کەین حەولە جەهەنەمە لە دەوروبەری دۆزەخ
جیفیە لەوێش بە چۆکیان دادێنێن تایان خەینە سەر ئەژنۆ بەبێ دەسەڵاتی و بەبێ هێزی. ئەگەر هەر زیندوو بوونەوە بێت و دنیایەکی دیکە وەکو ئیێرە بێ زۆر مەترسی تێدا نییە، بەڵام حەشری تێدا دوای حەشریش حازرکردن و ئامادەکردنیانە بە بێدەسەڵاتی و بە بێهێزی لە دەوروبەری دۆزەخ. فوەڕەبیک سوێن بە پەروەردیگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم جاوە سوێندێ لەنەحشوڕەنەهم ئەو نونە تەوکیدەکە لەگەڵ لامەکەش هەردووکیان ئەداتی تەئکیدن ئەوش بە قەسەمێکی دیکە حیسابن ئەنی وەگەوەی وا دوو جار خوای گەورە سوێن بخوا بەسەر یەکەوە پێیان بڵێ کە ئێمە کۆشیان دەکەینەوە ئەوە بە مەعنا مەعیانی لەگەڵ شەیطانەکان لەگەڵ ئەو کەسانەی کە سەرگەردانیان کردوون و یاخیان کردوون ثم لنحضرنهم پاشان ئامادەشیان دەکەین ئەو تاوانبارانە حەولە جەهەنەمە لە دەوروبەری دۆزەخ یان دەکرێ بڵێن لە ناو دۆزەخیشدا بەڵام سەرەتا تەبەن لە دەشتی مەحشەر جارێ لە دۆزەخ نزیک دەخرێنەوە پێش ئەوەی بخرێنە ناویشی جیفیچ یعنی لەوێ بەسەر چۆکدا لەسەر ئەژنۆ دەکەون و بێدەسەڵات و بێهێز ڕادەوەست. ئەو جار هەرەوەندەش نییە ثم لننزعن خوا دەفەرمێ پاشان دیسان لا ننزعن لامونونەکە بەیەکەوە خوات سوێندی دەخواتەوە تەئکید دەکاتەوە پاشان دەفەرمێ دەشیان گرین ڕاشیان دەکێشین من كل شیعة لە هەموو دەستە و تاقمێک سەرەتا ئەیهم ئەوانەیان کە ئەشەد على الرحمن زۆرتر لە بەرامبەر دەکەین من كل شیعة لە هەموو داستە و تاقمە و کۆمەڵێک ئەیهم ئەوانەیان کە ئەشەد على الرحمن ئەشەد يعني لە بەرامبەر خوای پەروەردیگاردا زیاتر و زۆرتر ئەتی يعني یاخیبوون و لە ئەمری خوای وەچێ یاخیبوونەکەی زیاتر. ثم لننزعن پاشان دەیانگرین ڕایان دەکێشین من كل شیعة لە هەموو کۆمەڵە و دەستەیەک کامیان ئەیهم ئەوانەیان کە ئەشەد على الرحمن زۆرتر لە بەرامبەر خوای گەورەدا ئەتیە یاخیبوون. واضحە؟ ئەو جار خوا دەفەرمێ ثم پاشان لەنەحن بەدڵنیاییەوە ئێمە ئەعلەم زاناترین بالذین بەو کەسانەی کە هم کە ئەوان ئەولا بها لە پێشترن بۆ چوونە جەهەنەم و سلیەوە زۆرتر هەڵدەدرێنە زووتر هەڵدەدرێنە ناو دۆزەخ. ئەمن هەموویان هەڵدەدرێنە ناو دۆزەخ بەڵام ئێمە چاکتر لە تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم دەزانین چێ شایستەترە زووتر بخرێتە جەهەنەمێ وایە ئێمە ڕواڵەت دەبینین بەڵام هێندێک کردەوە لە خراپەکارەکان دەبینین بەڵام ئەوانەی خراپەی دەکەن چەند خراپیان لە ئێمە دیارە لەوانەیە زۆر لەوە زیاتریان کردبێ. محکەمەی دەقیق و یاسای وردی خوای گەورە وایە چێ خراپەیەکی زۆرتر کردبێ زووتر دەخرێتە ناو دۆزەخێ و لە ناو دۆزەخەشدا شوێنەکەی دەبێ سەختتر و ناڕەحەتتر بێ یعنی کافرەکانیش لە ناو جەهەنەمێدا هەمویان یەک پلە و یەک مەرتەبە نین. ثم پاشان کە دەستە و دەستمان کرد بەخستنە ناو جەهەنەمیان خوا دەفەرمێ لەنەحن ئەعلەم ئێمە زاناترین بالذین بەوانەی کە هم ئەولا کە ئەوان ئەولاتر یعنی لە پێشترن شایستەترن بیها بۆ دۆزەخ سلیە کە بخرێنە ناوی و هەڵدرێنە ناوی. واضحە؟ بەڵام خوا دەفەرمێ وئین منکم ئەو ئینە بە معنای ما یعنی ما منکم هیچ کەسێک نییە لە ئێوەشا لە ئیماندارانیش ئیلا واریدوها بەدڵنیاییەوە بەسەر جەهەنەمدا دەڕوا و بەسەریدا دەبێت تێپەڕێ. جا ئیماندار بەسەریدا تێدەپەڕن بۆی پێی بگەنە کوێ بەهەشتێ جەهەنەم یعنی کافرەکان کە بەسەریدا تێدەپەڕن بۆی لەوێ بهێڵدرێنەوە و کەونە ناوی بەڵام کەس نییە بەسەر دۆزەخدا نەڕوە ئەوەی کەس بێجا نیسبەتی ڕۆیشتنەکەی پەیوەندی بەچیەوە هەیە بەکردەوەکانی خۆت و بەو نورەی کە خوای گەورە پێت دەدا کە هەیە فەرمودەی سەحی لەسەرە کە هەیە وەکو هەورە تریشقەی دەڕوا هەیە وەکو با هەیە وەکو سوار چاکێکی خێرا هەیە بە غاردان هەیە بە هێواشی هەیە بە بەگا گۆڵکە و بە ئەولا و ئەوی شانشی
بێت تەوان لە شوێنێک کە جێگای خۆەتی قولابێکی سەر پردەکە دەیگرێت و دەیخاتە ناو دۆزەخەوە خوا پەناماندا. کات خۆی دەفەرمون ئەبوو بەکری عومەری کوڕی خەتابە کە بانگ دەکرێت پێی دەڵێن بڕۆ، دەڵێن ئەبوو بەکری سیدیقی نەدیوە و پێی سەیر بووە، پێشوی پێی دەگوترێن بڕۆ بەهەشتێ. دەفەرمێ ئەی ئەبوو بەکر، دەفەرمێ ئاگار لە چی ئەبوو بەکر مەلایکەتەکان فڕاندیان بردیان، یعنی بە خێراییەک کە تەسەور ناکرێت، بەلاکی خۆی فریشتەکان بردویانە لەبەر زۆر باشیانی و زۆر چاکیانی. بەبەستم هەموو کەسێک بەسەر پردی سیراتدا حتمەن دەبێ بڕوا، پردێک کە ئەوەن ژێرەکەی دۆزەخە وایە. ئەنجا لە حەدیث داهاتووە کە وەکو نووکی شمشێری تیژە، ئەگەر خوای گەورە ڕەحمت پێ نەکات و نظامی ڕۆیشتنەوەی جیاوازە، پێیوەستە بەو نوورەی کە پێێتە و بەو کردوانەی کە هاتن ڕاددەگرن. دەنا بۆ خۆی ئینسان هیچ قووەتێکی نییە بتوانێت بە قووەتی خۆی ڕاگرێت. وإن منكم إلا واردها، هیچ کەسێک نییە لە ئێوە إلا واردها بەدڵنیاییەوە بەسەر ئەو پردەدا، بەسەر ئەو دۆزەخەدا هەر دەبێت تێپەڕێ. كان على ربك ئەوە لەسەر پەروەردگارت حتما مەقضیە، یعنی شتێکی بڕیار لەسەر درا و جێی گومان و جێی دوودڵی نییە. كان على ربك ئەوە لەسەر پەروەردگارت حتما یعنی بڕیارێکی جێگیرە و مەقضیە، بڕیاریشی لەسەر دراوە، بڕیارەکە تەواو بووە. واضحە؟ وإن منكم إلا واردها، هیچ کەسێک نییە لە ئێوە ئیلا دەبێ بڕوا و تێپەڕێ بەسەر ئەو دۆزەخەدا. بەڵام وەکو گوتمان بۆ ئیمانداری پردی پەڕینەوەیە، بۆ بەهەشت و بۆ کافری شوێنی نیشتەجێبوون و کەوتنە خوارەوەیە. كان على ربك حتما مەقضیە، ئەوە لەسەر پەروەردگار حتما یعنی لازمە، پێویستە، خوا لەسەر خۆی پێویست کردووە و مەقضی بڕیارێکی شت جێبەجێ کراوە، یعنی وابزانە جێبەجێ کراوە. بەڵام کە تێپەڕی خوا دەفەرمێت ثم ننجي، خەڵک دەبێتە دوو بەش. ثم پاشان ننجي ڕزگار دەکەین الذين اتقوا ئەوانەی کە خۆپارێز بوون. ثم ننجي پاشان ڕزگار دەکەین الذين اتقوا ئەوانەی کە خۆپارێز بوون. ئەوە بەشی یەکەم، ڕزگاریان دەکەین بە پێی کردەوەکانیان و بە پێی نیسبەت و ڕێژەی ئەو نورەی کە پێیانە. ونذر الظالمين، ونذر يعني بەجێ دەهێڵین ستەمکارانیش فيها لەناو دۆزەخدا جثیە، بەسەر ئەژنۆدا کەوتووی و لەسەر لاغ ڕاوەستان، کە ئەوە هەیئەتی ئەو کەسەیە کە هەمیشە لە ئەو پەڕی ترس و دڵە ڕاوکێ و قەلەقدا دەژێت و وەک دەڵێ ئیسراحەت ناکات، ناتوانێت داژنیشێ لە ترس. واضحە؟ کە ڕۆیشتی ئەوە دوو بەشە. ثم ننجي الذين اتقوا پاشان ئێمە ڕزگار دەکەین ئەوانەی کە خۆپارێز بوون. خۆپارێز کێنە؟ لای کەمی واجباتەکانت کردبن، لەوەی خۆت پاراست بێ، کەم تەرخەمیت نەکردبێ، لە حرامە گەورەکانیش، لە کەبائیرەکانی ئینسان خۆی پاراز بێ، دەبێتە متەقی، مەرز نییە. جا نیسبەتی تەقوایەکەی جیاوازە و ڕۆیشتنەکەش جیاوازە. ونذر لێش بەجێشیان دێڵین ئەوانەی ستەمکارن لە ناو دۆزەخدا جثیە بەسەر چۆک و ئەژنۆیاندا دەکەون. ئەو جار چێن ئەوانەی عادەتەن بەسەر چۆکدا دەکەون و ڕزگاریان نابێ؟ وإذا تتلى عليهم آياتنا، کاتێک کە دەتخوێندەوە بەسەریاندا نیشانەکانی ئێمە، بەیینات ئەوانەی کە زۆر ڕوون و ئاشکران، قال الذين كفروا گوتیان ئەوانەی کە بێ باوەڕ بوون، للذين آمنوا بەو کەسانەی کە ئیماندارن لایان وسی لە دنیادا، أي الفريقين خير، بەگاڵتەیان بە ئیمانداران دەکەن، دەیانگوت أي الفريقين کام لەو دوو کۆمەڵانە خير المقام چاکترە مەقام، یعنی شوێنی مانەوەیان و شوێنی نیشتەجێبوونیان. و ئەحسن ندیە، و چێش جوانترە ندی یعنی نادی، یعنی شوێنی کۆبوونەوە، مەجلیسی دانیشتنی. زان یعنی چی؟ مسلمانان کە زۆر جار ئامۆژگاری کافرەکانیان دەکرد، دەیانگوت قیامەت هەیە و دوا ڕۆژ هەیە و لە خوا بترسن، دەیانگوت ئەو خوایە کە ئێوە باسی دەکەن ئەوە نیە دنیای داوە بە ئێمە، خانووی ئێمە لە ئێوە چاکترە، ئێمە لە ئێوە دەسەڵاتمان زۆرترە، شوێنی کۆبوونەوەی ئێمە ئاوایە و شوێنی کۆبوونەوەی ئێوە ئاوایە،
بە پێغەمبەریان دەگوت شوێن کەوتوەکانی تۆ هەمووی خەڵکی بێدەسەڵاتن و ئەمە ئەوەندە دەسەڵاتەمان هەیە. خوا لێرە چاکتری داوە بە ئێمە خۆ ئەگەر قیامەتیش هەبێت و ئەوی ئێوە باسی دەکەن لەوێش خوا هەر چاکتر دەدا بە ئێمە، چونکە دنیا و قیامەت ئەگەر هەبێت دەبێ هەردووکی بەدەستخوای بێەوە بیرکردنەوەی ئەوان بوو کە بەبێ گومانی تەمان بیرکردنەوەیکی هەڵەیە و بیرکردنەوەی ئەو کەسانەیە کە تەنها ئیمانیان بە ژیانی دنیاە. جا دەفەرمێ ئەوانەی کە عادەتەن لە پردی سیرات ناپەڕنەوە و دەکەونە خوارێ ئەو جۆرە کەسانە کە لە دنیادا ئیمانیان بەو ژیانەی نەبووە و گاڵتەیان بە مسلمانان هاتووە. وإذا تتلى عليهم آياتنا بينات كاتك دەتخوێندەوە یا دەخوێندرایەوە بەسەریاندا بەڵگە و نیشانە ئاشکراکانی ئێمە قال الذين كفروا گوتیان ئەوانەی کە بێباوەڕن للذين آمنوا بەو کەسانەی کە ئیماندارن تەمان بەگاڵتەوە پێیان دەگوتن أي الفريقين کام دوو کۆمەڵەیە ئێمە یان ئێوە خير مقاما يعني چاکترە مەقام شوێنی نیشتە جێبوونیان و خان و کۆشک و تەلارەکانیان و ئەحسن و نەدیە و جوانترە شوێنی کۆبوونەوەکانیان. مەقام شوێن و ماڵی خۆیانە، نەدی ئەو شوێنەیە کە ئەوان بەیەکەوە تێدا کۆبوونەتەوە. وازحە؟ خی گەورەش دەفەرمێت وەکەم ئەهلەکنا قەبلەهم طبعاً بەو قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر خەفەتی دەخوات کە فعلا مسلمانەکان هەژار بوون فەقیر بوون و جاری وا هەبووە لەوانەیە خەڵک هەبێت کەوت بێتە ئەو کاریگەریەی هەر ئێستاش جاری وە هەیە وابیر دەکاتەوە گەر فڵان شەخسە و فڵان دەستەی حەقن و ڕاستن ئەی بۆ ژمارەیان کەمە، ئەی بۆ خەڵک بە دوایان ناکەوێ، ئەی بۆ دەسەڵاتیان نییە، ئەی بۆ خوایچیان بۆ ناکە، ئەی بۆ خوا لەسەریان بەدەنگ نایە. ها جاری وا هەیە و قسانە قسەی شەیتانینە، کاریگەری لەسەر ئینسان دروست دەکەن و پێغەمبەری صلی الله عليه وسلم بەوە خەفەتی دەخوارد. بەڵام خوا دەفەرمێ وەکەم ئەهلەکنا قەبلەهم زۆرمان لە ناوبردن لە پێش ئەواندا من قەڕنین لە گەلان کە هم ئەوانەی لە ناومان بردن ئەحسن و ئەثاثن ئەحسن جوانتر بوو ئەثاث یعنی کەلوپەلی ناوماڵیان لە ئی بتپەرستەکانی دیکە جوانتر بوو وەریئیا و هەروە شێوە و مەنزەرەی خۆشیان لە شێوە و مەنزەرەی بتپەرستەکانی مەکە بەرچاوتر بوو. خەڵکی مەکەی عەرەب بوون زۆرینەی ڕەنگڕەش و بە هەیکەل گچکە و بچووک بوون لە چاو قەومی عاد و ثەمود و ئەوانەی کە پێشتر خوا لە ناوی بردبوون. ئەم هەیکەل جوانتر کە هەیکەل جوانی طبعاً خوا قەراریدا بە کەڵکی هیچیان نەهات و هەمیش ئەو وەسائلانەی لە بەردەستیاندا بوون وەسائلی زۆر چاکتر و جوانترش بوون بەڵام خۆ بەرگریان لێ نەکردن. وەکەم ئەهلەکنا قەبلەهم زۆرمان لە ناو بردن لە پێش ئەواندا لە ئاوەدانیان کە هم ئەوان ئەحسن و ئەثاثن جوانتر بوو ئەثاث یعنی کەلوپەلەکانی ژیانیان وەریئە وەروە شێوە و شکل و شێوازی دروست بوونیان. تەواوە؟ یعنی خوای گەورە ئەوانەش لە ناو دەبا و ئەوانەش کە خوا لە ناوی بردن هیچ بەرگریەکیان پێ ناکرێت و خەفەتیان لێ مەخۆن ئەوەی هەیەە کاتی. ئەو جار خوا دەفەرمێ قل من كان في الضلالة پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم من كان في الضلالة هەر کەسێک لەناو گومڕایی و سەر لێ شێواویدایە ئەوە فليمدد له الرحمن مەدە فليمدد له الرحمن مەدە یعنی درێژ دەکاتەوە خوا بۆی درێژ دەکاتەوە بۆی خوای میهرەبان تەمەنی و خۆشی و خۆشگوزەرانیەکانی مەدە یعنی بە درێژکردنەوەیەکی دیاریکرا و سنووردار بۆ ئەوەی لەناو ئەو گومڕایی و دەلالەت و سەر لێ شێواویەی کە هەیە بمێنێتەوە. قل من كان في الضلالة پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەوانەی کە لەناو گومڕایی من كان في الضلالة هەر کەسێک ئەوە دەگونجێ شێوەکەی پرسیار بێ پێیان بڵێ من كان في الضلالة ئەو بەتەنێ بێ من كان في الضلالة و پێوەرە هەر کەسێک لەناو گومڕایی و سەر لێ شێواوی دابێ ئەو با دوعا بکەین بپارڕینەوە کە فەلیەمدود لەو الرحمن مەدە باخوا مۆڵەت و
خۆشی و خۆشگوزەرانیەکانی دنیای بۆ زیاد کات و زۆرتر لە ناویدا بمێنێتەوە چونکە هێشتنەوەی ئینسان لە ناو نیعمەتدا ئەگەر لە تاواندا بیها نیشانەی ئەوەی خوا ڕقی لێتە تەمەنی زۆر ئەگەر لە بێ ئەمری خوای گەورەدا بێ نیشانەی خراپیە و نیشانەی چاکی نییە وی دەفەرمێت دەکرێ ئاوا بێ من کانە فی الضلالە هەر کەسێک لە ناو گومڕاییدا بێت و لە ناو سەر لێشێواویدا بێ فەلیەمدود لەه الرەحمان و با بۆی درێژ کاتەوە خواوی میهرەبان مەددە یعنی ئەو شتانەی کە لە ناویاندایە بە درێژکردنەوەیەکی تەواو حتى إذا رأوا هەتا یعنی با لە ناو خۆشیەکاندا بن حتى إذا رأوا هەتا ئەو کاتەی دەبینن ما يعدونە ئەو شتەی کە بەڵێنیان پێدراوە جا ئەوەی بەڵێنیان پێدراوە و پێی ترسێنراون چییە؟ ئیمە العەذاب یان سزایە سزای دنیاییە یعنی دەکوژرێن ئەسیر دەکرێن و یان دەردەکرێن و ئیمە الساعە یا ئەوەتە قیامەت دێت و خوا گەورە لە قیامەت سزایان دەدا دوای ئەوە خوا دەفەرمێ فەسەیەعلەمونە لەمە دوا دەزانن من هو شەڕ مەکانە کێ یعنی کە قیامەت هادیە سزا هات ئەو کات بۆتان معلوم دەبێ من هو شەڕ مەکانە کێ خراپترە جێگایی و ئەضعەف جوندە و چێژ لاواسترە لە ڕووی سەرباز و پشتیوان و یارمەتی دەرەوە ئێمەیان ئێوە وازحە ئەوە هەڕەشەیە یعنی نیزامی خوای گەورە وایە ئەو کەسەی خراپەکار بێ هەتا کاتی خراپە یعنی سزادانی نەیە عادەتەن بە زۆری وایە لە خۆشیدایە حاڵێت ئەو بەڵاو موسیبەتی دنیایی زۆرتر خوای گەورە بۆ ئیمانداران دەیهێنێتە پێشێ بۆ خاوێن بوونەوە و پاک بوونەوەیان حاڵێت بۆ کەسێک کە شایانی هیدایەت نەبێ کەمتر خوای گەورە تووشی ناخۆشی دەکا هەتا ئەو کاتەی مۆڵەتەکەی تەواو دەبێت کە مۆڵەتەکەی تەواو بوو یان خوای گەورە لە دنیادا بە تەواوی سزای دەدا یان ئەگەر سزای نەدا وەختی مردنەی دێت کە وەختی مردنەی هات ئەو کاتە سزای تەواوی خۆی لە قیامەتێ وەردەگرێت چونکە لە دنیای هەرچی بەسەرت بێ هەرچی تووشت ببێت تۆڵەی بێباوەڕی و تۆڵەی خراپەکاری نییە وازحە قل من كان في الضلالة بيان بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم من كان في الضلالة هەر کەسێک لە ناو گومڕاییدا بێ جا ئێمە بین یا ئێوە بین فليمدد له الرحمن مدا فليمدد له با مۆڵەتی پێ بدا فليمدد له الرحمن مدا با مۆڵەتی پێ بدا بەو کەسە خوای میهرەبان مەدە یعنی بە مۆڵەت پێدانێکی زۆر و تەواو حتى إذا رأوا هەتا ئەو کاتەی دەبینن ما يعدونه ئەوەی کە بەڵێنیان پێدراوە ئەوەی بەڵێنیان پێدراوە ئیمە العەذاب و ئیمە الساعە خوای گەورە وعدی داوە کەسی کافریا لە دنیای سزا بدا و ئیمە یا لە قیامەت طبعا جاری وایە ئی دنیای نییە بەڵام ئەوەی قیامەتێ هەر مسۆگەرە و ئەگەر ئی دنیاش هەبووی قیامەتیان هەر لەسەر لا ناچێ فسيعلمونە لەمە دوا دەزانن من هو شەڕ مەکان کێ شوێنەکەی خراپترە و هەم بە مسلمانان دەگوت ئێمە شوێنمان لە ئێوە چاکترە لە قیامەتش ئەگەر قیامەت هات ئەو کاتە بۆ دەردەکەوێت من هو شەڕ مەکان کامە شوێنەکەی چاکترە ئیماندار کە دەستنە بەهەشت یان ئەوان کە دەستنە دۆزەخێ و ئەضعف جوندا چێژ لاواسترن لە ڕووی جوندها سەرباز و پشتیوانەوە جاخوا دەفەرمێت بەو قسانە ويزيد الله الذين اهتدوا هدى ويزيد الله زیاد دەکا خوا بۆ ئەو کەسانەی کە ڕێنمونی کراون هودا ڕێنمونیەکەیان ويزيد الله زیاد دەکا خوا الذين بۆ ئەو کەسانەی اهتدوا کە ڕێنمونی کراون هودا ڕێنمونیەکەیان ئەوە یەک ئەوجار والباقيات الصالحات والباقيات ئەوەی دەمێنێتەوە لەگەڵ ئینساندا چییە؟ الصالحات کردەوە چاکەکان هاوی لە سوورەتی کەهفیش خوێندمان کە وتمان هەندێک دەڵێن لا إله إلا الله هەندێک سبحان الله والحمد لله یان نوێژە فەرزەکانن یا واجباتن بەڵام چاکتر وایە گچکەی نەکەینەوە بڵێن ئەوەی دەمێنێتەوە لەگەڵ ئینسان دوای مردن هەموو چاکەکانن ئەوانە خەیڕ عند ربك چاکترینن لەگەڵ پەروەردگارت ثوابن بۆی پاداشتیان لەسەر وەربگری و خەیڕ مەڕەدا و چاکترین جێگایەکیش کە ئەوان بۆی دەگەڕێنەوە ئەو جێگایە کە خوا لە قیامەتێ پێیان دەدا
و لە دوا ڕۆژ دەیانداتێ نەک ئەوەی دنیاە، چونکە ئەوەی دنیای هەرچی هەتوێ بەجێ دێڵێ. واضحە؟ ويزيد الله الذين اهتدوا هدى زیاد دەکا خوا بۆ ئەوانەی کە هیدایەتیان وەرگرتووە، هیدایەتەکەیان و ڕێنمونیەکەیان ئیماندارە ها هەتا سیراعی لەگەڵ بکرێت و دژایەتی بکرێت ئیمانداری چاک بێ لە جیاتی بڕوخێ ئیمانی زیاتر دەبێ و ئەوەی دەمێنێتەوە ئیماندار دەزانێت ئەوەی دەمێنێتەوە لەگەڵی و بە کەڵکی دێک کردەوە چاکەکانی ئەوانە خەیڕ عند ربک زۆر چاکترن لەوەی ئەوان لەکن پەروەردگار بۆی پاداشتیان لەسەر وەرگریەوە و خەیڕ مەڕەدە چاکترین جێگاش کە ئینسان بۆی بچێت و تێیدا بمێنێتەوە ئەو جێگایە کە لە قیامەتێ پێت دەدرێت نەک لە دنیای. ئەو جارخوا دەفەرمێت ئەفەڕەئەیتە الذی کەفەڕە بئایاتنا ئەفەڕەئەیتە ئابینیت الذی ئەو کەسەی کەفەڕە بئایاتنا کە بێ باوەڕ بوو بە نیشانەکانی ئێمە دەیگوت چی؟ وقال لەئوتەیەنە دەیگوت بە دڵنیاییەوە پێم دەدرێت مالن لە قیامەتش لە ئێوە زیاتر ماڵ و هەروەها وەوەلەدە و هەروەها منداڵی زۆرتر. ئەوە پیاوێکە بووە ناوی عاسی کوڕی وائیل بووە، دەڵێن فەرمودەیە تەبان خەبابی کوڕی ئەرەد ئاسنگر بووە، ئیشی بۆ ئەو پیاوەی کردووە بۆ عاسی کوڕی وائیلە کە بتپەرستە چووە ئیشی بۆ کردووە بە قەرز. تەبان دواتر کە وەختی قەرزەکەی هاتووە ویستوێتی داوای قەرزی لێ کردوێتەوە، ئەویش گوتوێتی دیارە مەبلەغێک بۆ یاویستوێتی شکایەتی پێ بکە نەیداتەوە، وتێتی نادەمەوە قەرزەکەی هەتا کوفرێک نەکەی بەرامبەر محەممەدی قسێک بە محەممەدی نەڵێ. ئەویش سوێندی دەخوا دەفەرمێت سوێن بێ هیچ قسەیەک بەرامبەر بە خراپە بەرامبەر بە پێغەمبەر ناکەم هەتا ئەو کاتەی مەگەر بمری و لە پێشچاوی من زیندوو ببیەوە، یعنی ئەگەر بژمری و لە پێشچاوی من زیندوو ببیەوە کە حتمما دەیزانی کە مردن بەدەزوێ نییە، ئەوجا ئەگەر بژمرێ خۆ ئەو کاتە زیندوو نابێتەوە لە قیامەتێ زیندوو دەبێتەوە، یعنی هەتا هەتایە مەحاڵە من کوفر بەرامبەر پێغەمبەر بکەم صلی الله عليه وسلم ئەگەر هیچ شم دەست نەکەوێتەوە. ئەویش دەڵێت بەگاڵتەوە تەوەن دەڵێ ئەگەر مردم و دواتر زیندوو بوومەوە وەرە لەوێ قەرزەکە دەدەمەوە، چونکە دڵنیام لەوێش خوای گەورە ماڵی زیاتر و منداڵی زیاتر دەدا بە من، چۆن لێرە داویەتی بە من لێش بە هەمان شێوە ئەوەی دەدا بە من. جا و ئاەتەی لەسەر ڕادۆتە خوارە دەفەرمێت ئەفەڕەئەیتە ئابینیت الذی ئەو کەسەی کەفەڕە بئایاتنا کە بێ باوەڕ بوو بە نیشانەکانی ئێمە دەیگوت چی؟ وەقالە دەیگوت لەئوتەیەنە بە دڵنیاییەوە دەدرێت بە من لە قیامەتێ مالەن ماڵ لێوە زیاتر وەوەلەدە و هەروها منداڵی زیاتریشم پێ دەدرێت. پێوەری ئینسانی کافر وایە و ئێستا زۆرێک لە خەڵکی قەناعەتی وایە دەڵێ فڵان شەخسەکە لەگەڵ خوای ڕاست بە خوا ئەوەی بۆ دەکرد و خوا ئەوەی بۆ دەکرد و خوا لێرە دنیای داوەتە من و لە قیامەتش ئەگەر چوم هەر دەمداتێ. ئەوە پێوەرێکی هەڵەیە. خوا دەفەرمێ ئەطەلع الغەیبە ئایا ئەو کەسە ئاگادار بۆتەوە لە شتی غەیب و شاراوە و نهێنی غەیب دەزانێت لە قیامەتە چ باسە و چ ڕوودەدا تا قسەی لەسەر دەکا. ئەم اتەخەدە یاوەری گرتووە عند الرحمن لەکن خوای میهرەبان عەهدە هیچ بەڵێنێک بێگومان نە غەیب دەزانێت نە خوش بەڵێنی پێداوە لە خۆڕا ئەو قسانە دەکات و وەک دەڵێ قسەکان جۆرێک بوون لە بێ باوەڕی و ئیستیهزاکردن و گاڵتەکردن بۆ بەو موسڵمانانە. ئەطەلع الغەیبە ئایا ئەو کەسە ئاگادار کراوەتەوە لە زانینی غەیب و شاراوەکان تا ئەو قسەیە بکە. ئەم اتەخەدە یاوەری گرتووە عند الرحمن لەکن خوای میهرەبان عەهدە هیچ پەیمان و بەڵێنێک. خوا دەفەرمێت کەلا نەخیر بە هیچ شێوەیەکی شتی لەو بابەتە نییە. باواز لەو قسە بێ ئاگرێکی تێبەردەدایە دەیکوژێت وایە پێمان وایە. خوا دەفەرمێت کەلا نا سەنەکتوب ما یەقول دەنووسین ئەوەی دەیڵێ. ئەوە یەک دیقەتی ئەوەی دووەم وەنەمود لەو نیعمەت و خۆشیەکانی بۆ درێژ دەکەینەوە، تەمەنی درێژ دەکەین، نیعمەتەکانی بۆ زیاد دەکەین. وەنەمود لەه یعنی زیادش دەکەین بۆی من العذاب لە سزا مەدە یعنی بە زیادکردن و درێژکردنەوەیەکی زۆر. لێرە چەند زۆرتر ماڵمان دابێتێ
لە قیامەتێ زۆرتر سزای دەدەین چەند تەمەنی زۆرتر بوو بێ جا ئەگەر خوای گەورە بیەوێت لە قیامەتی سزای زیادکە لێرە ماڵی بۆ زیاد دەکا حاڵی بیەوێ لە قیامەتێ زۆرتر سزایدا لێرە تەمەنی زیاتری دەداتێ بۆ چونکە خراپەی زیاتر دەکا یاسای خوای گەورە وایە کە ڕقی لە یەکێکی بوو پەتی بۆشل دەکا مەجالی پێدەدا مۆڵەتی پێدەدا بۆی خراپەی زۆرتر کا بۆی لە قیامەتێ زۆرتر و زیاتر بیگرێ و سزایدا خوا دەفەرمێت کەلا وانابێ وانیە باواز بێنێ سەنەکتوب ما یەقول دەنووسین ئێمە ما یەقول هەرچی دەیڵێ لەسەر حساب دەکەین وەنەمد له وەزیادیش دەکەین بۆی من العذاب لەو سزایی کە بۆی دانراوە مەددا یعنی بە زیادکردنێکی زۆر ئەو جار خوا دەفەرمێ وەنەریثه ما یەقول و بەجێشی دەهێڵێ ئەو شتانەی کە ئەو باسییان دەکا وایە وەنەریثه یعنی دەبێتە میرات ئەوەی کە ئەو باسی دەکا ئەوەی باسی دەکرد چی بوو ماڵی بوو منداڵی بوون یعنی لە دوای خۆی ماڵەکەشی بەجێ دەمێنێ منداڵەکەشی بەجێ دەمێنێ لەگەڵی ناسنە قەبر وایە وەیەتینا دێتەوە بەردەستی ئێمە بە تاقی تەنیایی وەنەریثه یعنی بەجێی دەهێڵێت پێی بەجێ دەهێڵین ئێمە یعنی ما یەقول ئەو شتانەی ئەو دەیانڵێت و باسییان دەکا وەیەتینا دێتەوە بەردەستی ئێمە فەردە بەتەنە وازحە ئەو زەخوا دەفەرمێ وەتەخەذوو گرتویانە ئەو زۆرە کەسانە من دون الله جگە لە خوا ئالیهەتەن کەسانێکی دیکە بە خوای خۆیان و بە پەرستراوی خۆیان ئەی بۆچی دەیان پەرستن لیەکونوا لەهم بۆ ئەوەی هەبێ بۆ ئەوان دەستیان کەوێ ئەوان لەکن ئەو خوایانە عیززە شکۆمەندی و گەورەی و ڕێز کە دەچوون بتەکانیان دەپەرست یان ئێستا کەسێک دەسێت کەسێکی زیندوو دەپەرستێت و بەدوای دەکەوێت بۆچی دەست بەدوای دەکەوێت بە حسابی خۆی بۆی دەسەڵاتێک هێزێک توانایەک شتێکی لە پەنای ئەویدا دەستکەوێت لەناخۆ دەیانزانی ئەوانە خالیق نین رازق نین بۆ دروستکردنین ژیان مردنیان بەدەست نێ بەڵام پێیان وابوو کە بە تایبەتی ئەوان کاتی خۆی پێیان وابوو ئەو لات و بت و سەنەمانە دەبنە هۆکاری نیزی خستنەوەیان و ڕێزدارکردنیان لەکن خوای لەناخۆ دەیانزانی خوانینە وایە خەڵکی ئێستاش کە بە دوای هەر کەسێکی دەکەوێت بۆ دەستکەوتی دنیایی زۆرتر بە دوای دەکەوێت بەڵام عیززەت و شکۆ و ڕێزی حەقیقی لە کنچەیە ئەلا ئین العیززەتە لله هەوە عیززەت و گەورەی و شکۆی تەنها لەکن خوای و لەکن خوای دەست دەکەوێت وەتەخەذوو من دون الله گرتویانە پەرستویانە جگە لە خوا ئالیهەتەن پەرستراوانێکی دیکە لیەکونوا لەهم بۆ ئەوەی ئەو خوایانە ببن بۆ ئەوان بەمایەی شکۆمەندی و گەورەی و ڕێز وازحە ئەو جار دەفەرمێت کەلا بە هیچ شتی وانە هیچ عیززەت و گەورەی و ڕێزێک لەکەن ئەو بت و غەیری خوایانە دەست ناکەوێت نەک دەست ناکەوێت جا تەماشاکەن لە قیامەتە نەک سەریان ناخەن و پشتیوانیان لێ ناکەن سەیەکفوڕونە بعیبادەتیهم لە مەودا بێ باوەڕ دەبن بە بەندایەتیەکە لە قیامەتێ هەر ئەوەی پەرستوتە لێت بەدەنگ دێ دەڵێ من ئیمانم بەوە نییە کە تۆ من پەرستوتە بە قسەی من ئەمنت نەپەرستوم تەنانەت شەیتانیش لە شوێنی کە هەمانە شەیتان بەرامبەر خەڵکی کە دێتە قسە دەفەرمێ ئینی کەفەرت بما ئەشڕەکتمونی من بێ باوەڕم بەوەی کە منتان کردوتە شەریکی خوای گەورە ئەوەی کە پێم گوتون تەنها قسە بووە ئێوە بە قسەی من یعنی وازتان لە خوای نەهێناوە بە دوای من نەکەوتووە سەیەکفوڕونە بعیبادەتیهم بێ باوەڕ دەبن بە بەندایەتیەکەیان ئەو جار وەیەکونونە دەبن لەسەریان بەضید بە دش هەتا نەک بتەکان ئەوە هیچ بتەکانیش خوای گەورە بە قسەیان دێنێ کافریەتی خۆیان و بێ باوەڕیەتی خۆیان بەرامبەر بە عەبدەکانی خۆیان دەردەخەن و زیندوەکان جیها لەسەر شوێنی قورئانیدا هەمانە کە سەرکردە تەبەڕا لە شوێن کەوتوەخانی خۆی دەکا پێیان دەڵێن هۆکاری گومڕابوون و سر لێ شێوا و بوون خۆتانن ئێمە تەنها بانگمان کردن ئێوەش جوابتان داینەوە کەلا وانیە باواز بێنن یعنی عیززەت و شکۆل لەکن غەیری خوای دەست ناکەوێ سەیەکفوڕونە بعیبادەتیهم لەمە دووە بێ باوەڕ دەبن بە بەندایەتیەکانیان وەیەکونونە و ئەو خوا درۆینانە
جا زیندون یا مردم عليهم لبرانبر ياندا لبنا الضيب يعني الدش أو جا خواه فرمي ألم ترى نتزاني وأي محمد صلى الله عليه وسلم يا سرنجد نداوى أن أرسلنا الشياطين إما روانا مع كردون الشياطين كان شياطين جاءان ياخبون لأمر إخوة وخلق جمرادا كان إنس يا جنن على الكافرين برانبر بباوران تأوزهم تيان لذا كان هان يانددن وسوسة وخطخطيان بودروز لكن أجزاء بخطخطة وسوسة وهاندانة تواو إيشيان تنها هاندانة وأوي بيان ذكرت تنها هاندانة لنا الشيطان ودار دستي الشيطاني هيج شتيكي لكي بيناكر ألم ترى سرنجت ندى وأي محمد صلى الله عليه وسلم إنا أرسلنا الشياطين إما روانا ما كردون الشيطان كان كذا فرمون أرسلنا بمعنى سلطنايا يعني ده صلاة ما نداوى بس بشيطان كان على الكافرين اللي برانبر كافران دا كتيان لبكن تأزهم يعني هان ياندن بو خرابة أزا بهاندانيكي تواو خو اگر حەزی لێبێ دەسەڵاتیان لێ دەستێنێتەوە بەڵام کەسەکە ڕێی بۆ شەیتانەکان خۆش کردووە خی گەورەش دەسەڵاتی داوە بە شەیتانەکان کە تەنها دەتوانن فری بدەن تەنها دەتوانن بخەڵەتێنن وەسوەسە و خوتخوتەت بۆ دروستکەن هیچی دیکەیان پێ ناکرێت واضحە واتخذوا من دون الله آلهة پەرستویانە جگە لەخوا چەندان پەرستراو ليكونوا لهم عزة بۆ ئەوەی ئەو پەرستراوان ئەومە عەفو ئەو پێشتر بوو ألم ترى أن أرسلنا الشياطين سرنجد نداوة لو كإيما دا صلاة من داوة بالشيطان كان لبرانبر كافران دا كتأوزهم شيطان كان أوان هاندن بو خرافة بها أزا بهاندان اجتوا فلا تعجل عليهم ها خواهي قرب في أغوان فلد نبي لسزادانيان إنما نرجيك كودا كينوا باريس كاران على الرحمن بولاي خواهي مهربان وفدا همو ياندين بشيوي وفد والشيوي وفد يعني كومالا ودستا بشيوي كي زور ريز لجيراو حالين كا لفرموني خلقي كودا كرينا ولا روجي دوايدا سيبا شن هندي كان بأو قري خوش حالية ودرون طبعا هو إيمان دارانن هندي كان بأو قري ترسوا طبعا حشر ذكرينها أو كافر كانن جاد فرمي أواني بخوشية أو دبنجاري واهية دوو بەیەکەوە لەسەر وشترێکی دەڕۆن جاری وایە سێ بەیەکەوە جاری وایە چوار بەیەکەوە جاری وایە دە بەیەکەوە ئەوەی ئیماندار بێ بە کۆمەڵە دەچن بە خۆشحاڵی بەڵام ئەوەی کە کافرە خوا دەفەرمێ وەتەجڕ بەقیەتهم إلى النار ئەوانەی دیکە ڕادەکێشرێن کە هیچ کەس بە ئیختیاری خۆی و بە حەزی خۆی ناچێ و توانای جەستەییشی تێدا نییە بۆیە یا پاڵی پێوەدەنێن یا ڕای دەکێشن جا لە ساڵ یان لە پشتەوەڕا دەبدرێتە دۆزەخی هاجا ئەوەی یەکەم باسی ئیماندارانە یومە نەحشر المتقین بیر بکەنەوە لەو ڕۆژەی کە کۆ دەکەینەوە پارێزکاران إلى الرحمن بۆ لای خوای میهرەبان دەبرێن بۆ لای خوای میهرەبان وەفدا وەکو نوێنەرێکی ڕێز لێ جرا وەنەسوق المجرمین نەسوق ڕاش دەکێشین تاوانباران إلى جهنم بۆ ناو دۆزەخ ویردا یعنی بەڕاکێشانێکی تواو ترسناك وترسنر واضحة ونسوق المجرمين رادكيشين أواني كتاوان بارن بوناو دوزخ ويردا يعني براكشانكي تواو ك دفرمون وكو وشتريكي تينو چون بو آوي غار ددا كسي كافرش كراي دكيشن آوا بخيراي ديبن وقوي زور تينو تواو واضحة ويرد أو كعرفوا بخوي هر معناكي أويا يعني وكو وشتريتينو هر بخوي رق دقيق معناكي أويا پاڵ دەنێین بەوانەی تاوان بارن یا ڕایان دەکێشن ئەوانەی تاوان بارن بۆ لای دۆزەخ وەکو وشترێکی زۆر تین و هەر ویرد بخۆی ناوە بخۆی یعنی وەکو وشترێکی زۆر تین لا يملكون الشفاعة جا ئەو خوانەی کە پەرستویانن بۆیان نەبوو بە گەورەیان دەستکەوێ بەڵام خوا دەفەرمێ لا يملكون الشفاعة لە دەسەڵاتیاندا نییە هیچ تکایەک نەتکایەن إلا من اتخذ تنها أو كسدت شفاعتك اتخذ عند الرحمن كوري قلت ولكن خواي مهربان بالله طبعا إيمان دار
بەڵێنی پێدراوە شەفاعەتی بۆ بکرێ و هێندێک کەسیش بەڵێنیان پێدراوە کە مەجالیان پێ بدرێ شەفاعەت بکە. وازحە ئەو کەسانێک کە شەفاعەتیان بۆ دەکرێت لای کەمی دەبێ شەهادە و لا ئیلاهە ئیلا اللهیان گوتبێ، لای کەمی جارێک بەڕاستی و بە ئیمانداری مردبن وایە و ئەوانەشی شەفاعەت دەکەن مەجموعەیەکرد خەڵکی تایبەتە یان حاڵەتی تایبەت. بەڵام کەسی کافر خوا باسی وان دەکات لا یەملیکونە الشەفاعەتە، لە دەسەڵاتیاندا نییە شەفاعەت، نە شەفاعەت بکەن، نە داوای شەفاعەت بکەن، نە شەفاعەتیان بۆ بکرێ. ئیلا من اتەخەذە، تەنها کەسێک، ئیلا تەنها من ئەو کەسە شەفاعەت دەکا و شەفاعەتی بۆ دەکرێ کە اتەخەذە عند الرحمانی وەریگرتووە لە کنخوای میهرەبان بەڵێ. ئەوجار وەقالوا دەیان گوت یەکێکی دیکە لە سیفەتی کافرەکان چی بوو؟ ئەوە بوو اتەخەذ الرحمن وەلەدە، بڕیاریان دابوو بۆ خوای میهرەبان. وەقالوا دەیان گوت اتەخەذ الرحمن، بڕیاری داوە خوای میهرەبان بۆ خۆی منداڵ. ئەجا هەر یەکیان شتێکی دەگوت، ها ئەو دەیگوت مەلایکەت کچی خوایە و جوولەکەکان دەیان گوت عوزەیر کوڕی خوایە و ئەوانی کە دەیان گوت عوزەیر مەسیح کوڕی خوایە. وقالوا اتەخەذ الرحمن وەلەدە، گوتیان بڕیاری داوە خوای میهرەبان بۆ خۆی منداڵ. خواش دەفەرمێ لەقەد جئتم، سوێن بەخوا ئێوە جئتم هێناوتانە ئەنجامتان داوە شەیئەن شتێکی ئیدە زۆر نابەجێ، زۆر ناڕێک، زۆر ناشرین، زۆر قێزەون کە بڕیاری منداڵ دەدەن بۆ خوا. لەقەد سوێن بەخوا و بێ گومانی ئێوە جئتم هێناوتانە ئەنجامتان داوە شەیئەن شتێک کە ئیدە شتەکە زۆر قێزەون و ناشرینە. ئەوجار چەندە ناشرینە ها دەفەرمێت تەکاد السەماوات و خەریکە ئاسمانەکان یەتەفەطەرنە منه، لەت دەبن لە خراپی ئەو قسەی کە دەیکە. وتەنشەق الأرض و خەریکە درز دەبات زەوی لە خراپی قسەکانتان. وتەخر الجبال و خەریکە دوێران دەبن، دەڕووکێن شاخەکان و هەدە ورد و خاش دەبن کاتێک کە ئەو قسەیە دەبیستن. قسەکە هێندە قێزەونە، نەخوا پێی ناخۆشە، یعنی خەریکە کاریگەری لەسەر ئاسمانەکان و زەوی و شاخەکانیش دروستکە. جا ئەوەی دیکە تەواوی دەکات تەکاد السەماوات و خەریکە ئاسمانەکان یەتەفەطەرنە منه، یعنی درز ببن، شەق ببن منه، یعنی لە بەرامبەر خراپی ئەو قسەیە. وتەنشەق الأرض و خەریکە زەویش کونکون و لەدلەت دەبێ. وتەخر الجبال و خەریکە دەکەونە خوارێ شاخەکان و هەدە ورد و خاش دەبن کاتێک ئەن دەعەو للرحمانی وەلەدە، کاتێک بانگەشەی ئەوە دەکەن کە خوای گەورە منداڵی هەیە. ئەوە تەواوکەریوێت. ئەن دەعەو کاتێک کە ئێوە بانگەشەی ئەوەی دەکەن کە للرحمانی بۆ خوای میهرەبان وەلەدە منداڵ هەیە. خوا دەفەرمێ وەما ينبغي للرحمانی وما ينبغي، گونجاو نییە و پێویست نییە بۆ خوای میهرەبان ئەن یەتەخیذە وەلەدە، کە بڕیاردا بۆ خۆی منداڵ. وازحە وما ينبغي للرحمانی ئەن یەتەخیذە وەلەدە، گونجاو نییە، شیاو نییە کە خوای میهرەبان بڕیار بدا بۆ خۆی منداڵ. بۆ چونکە ئین كل من في السماوات والأرض إلا آتي الرحمن عبدا. إن كل من في السماوات والأرض، هەرچی لە ئاسمانەکاندا هەیە و هەرچی لە زەویدا هەیە إلا آتي الرحمن، بەدڵنیاییەوە دێتەوە لای خوای میهرەبان و دەبێتە عەبدا، بەندە و وەک دەڵێ دروستکراوێکی بێدەسەڵات لە بەرامبەر خوادا. خوا ئاسمانەکان و زەوی هەیە، پێویستی بە منداڵ نییە. إن كل من في السماوات والأرض، هەموو ئەو شتانێک کە لە ئاسمانەکاندا هەن و لە زەویدا هەن إلا آتي الرحمن، دێتیان وعدهم وژمار ورد و دقیق، هیچ شتێک لە خوای گەورە ون نابێ. لەقەد ئەحصاهم، خوای گەورە ئەحصاهم یعنی ژمارەکەیان دەزانێت و وعدهم و ژمارتونیشی بە وردی عەدە بە ژماردنێکی تەواو. ئەوجار دەفەرمێ وەکولهم هەموویان ئاتیه دێنەوە لای خوای گەورە یوم القیامەتی لە ڕۆژی دواییدا فەردە بەتەنها. وەکولهم هەموویان ئاتیه دێنەوە لای خوا يوم القيامة لروج دوائدا بتنها. إن الذين آمنوا وعملوا الصالحات بقمان أواني كباور يعني هنا وجور بنديش خوي خوش
ئەگەر پێ دەفەرمێ ئەگەر خوای گەورە بەندەیەکی خۆی خۆشویست جیبریل بانگ دەکا دەفەرمێ ئەمن فڵانە کەسم خۆش دەوێ ئەتۆش خۆشت بوێ جیبریل خۆشی دەوێ و دواتر بانگ دەکا لە ئاسمانەکان دەڵێ خوای گەورە فڵانی کوڕی فڵانی خۆش دەوێ ئێوەش خۆشتان بوێ دواتر خەڵکی ئاسمانەکانیش خۆشیان دەوێ کە خەڵکی ئاسمانەکانیش خۆشیان ویست خوای گەورە وا دەکا لە ناو زەویشدا لە دڵی خەڵکیدا جێگای ببێتەوە و خەڵکیش خۆشیان بوێ بۆیە خوا ئەو پەڕی خۆشەویستی هەیە بۆ بەندەکانی خۆی إن الذين آمنوا وعملوا الصالحات بێگومان ئەوانەی کە باوەڕدارن و کاری چاکەیان کردووە سيجعل لهم لەمەودوا بڕیار دەدا بۆیان خوای میهرەبان ئەو پەڕی خۆشەویستی خۆی ئەوجا خوا دەفەرمێ فإنما يسرناه بلسانك بێگومان ئێمە ئاسانمان کردووە ئەو قورئانە لەسەر زمانی تۆ بۆچی لتبشر به المتقين بۆی مژدە بدەی بەو قورئانە بەوانەی کە پارێزکارن ئەوە ئیشی قورئانە دووەم وتنذر به وبترسێنی هەر بەو قورئانە قوما لدا کەسانی یاخی و لە فەرمانی خوا دەرچوو ئەوانەی کە زۆر نکوڵی دەکەن لە ڕاستیەکان و بەرپەرچی ڕاستیەکان دەدەنەوە فإنما يسرناه بلسانك بێگومان ئاسانمان کردووە ئەو قورئانە لەسەر زاری تۆ خوێندنەوەی لێکدانەوەی ماناکردنی لتبشر به المتقين بۆی مژدەی پێ بدەی بە پارێزکاران وتنذر وبشترسێنی به بەو قورئانە قوما لدا کەسانێک هەیاخی بوون و لە فەرمانی خوای گەورە دەرچوون و بێ ئەمری خوا دەکەن ئەوجا خوا دەفەرمێ وەکەم ئەهلەکنا قبلهم من قەڕنین زۆرمان لەناوبردن لە پێش ئەواندا لە گەلەکان لە ئاوەدانیەکان لە خەڵکی ئاوەدانیەکان خوا دەفەرمێ هەل تحس منهم ئایا هەز دەکەی لە ناو خەڵکی ئەو ئاوەدانیانەدا من ئەحەدین کەسێک مابێتەوە هەز دەکەی تحس یعنی ئەگەر گوێش خەڵخەی ئەگەر بە وردیش گوێ بدەیە دەبینی لە ناو ئەوانەی قەومانەی کە پێشتر یاخی بوون کەسێک مابێتەوە ئەو تەسمع لەهم ریکسا یان دەبیستی لێیان ریکسە کەسێک نوزەیەکیشی بێ نوزەشی بێت نوزە هەر بە نوزەش نوزەیەکی لە بەردا مابێت و دەنگێکی مابێتەوە بێگومان نا وەکەم ئەهلەکنا قبلهم من قەڕنین زۆرمان لەناوبردن لە پێش بتپەرستەکانی مەککەدا من قەڕن بخۆ یعنی ئاوەدانی بەڵام بەستێ خەڵکی ئاوەدانیەکانن هەل تحس منهم ئایا هەز دەکەی لە خەڵکی ئەو ئاوەدانیانەدا من